بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو جیاواز لە شەوەکانی دیکە لە سلێمانیەوە لاگەڵتان نیم بەڵکو لە پیرمامەوە و بە دیاریکراوی لە ماڵی کاکشێخ ئەدهەم بارزانی لاگەڵتانین بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ دیارە ئەم بەرنمەیە مەبەستمە لەم بەرنمەیە قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین لەوانە ڕێکەوتنی لایەنەکان گرنگی ڕێکەوتنی لایەنەکان لە ئێستادا و کاریگەری ڕێکەوتنی لایەنەکان لەسەر ڕێکخستنەوەی نێوماڵی کورد و هەروەها باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر لە بەرنمەکە مەبەستمە بزانم کە پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەوترێت لە ئێستادا لە چاو جاران هێمنتر و هادئتر بۆتەوە و بڕیارە دانیشتنیان هەبێت و هاوڵاتیانیش بە هیواوە لەم هەنگاوە دەڕوانن و مەبەستمە هەر لە بەرنمەکە قسە لەسەر ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستان بکەین و لە ئێستادا ئەبێت چی بکرێت بۆی ئەم ڕیفراندۆمە سەرکەوێت و ئایا ئەگەر ئێمە لە نێوماڵی خۆمان یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێز بین لەسەر پرسێکی نیشتیمانی وەکو سربەخۆیی لە دەرەوە چەند تەحەدا هەبێ چەند ئاستەنگ هەبێ چەند کێشەمان بۆ دروست بکرێ بە ئاسانی ناتوانین زاڵبین بەسەریە من زیاتر ناڵێم لە پێشەکیەکە بۆ ئەم ئەڵقەیەی باسی ڕۆژ میوانداری جەنابی کاکشێخ ئەدهەم بارزانی سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە زۆر زۆر بەخێر بێن. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم هەر بژین لە ئێستادا ئەوترێت بە بەراورد بەجاران نێوان لایەنەکان نزیک بوونەوەی زیاتر هەیە و لایەنەکان هەر هەمویان بە بەرپرسیارەتیەوە دەڕواننە قۆناغەکە ئایا کاریگەری ڕێککەوتنی لایەنەکان لە ئێستادا چ کاریگەریەکی ئیجابی دەبێت؟ بەناوی خۆی گەورە و مهرەبان دووبارە بە خێرهاتنێکی گەرمیەوەی بەڕێسەکەم بەخێر بێن منیش پێم خۆش بوو ئەم چاوپێکەوتنە لە سلەیمانی ئەنجام بدرێت و ئەمڕۆژ لە سلەیمانی بووم تاکو ئێوارە بەڵام لەبەر هەندێک هۆکاری ئیش و کار گەڕامەوە پیرمام لە وەڵامی پرسیاری جەنابتاندا ئەڵێم بێگومان یەکڕێزی ناوماڵی کورد یەکبوونی ئێمە وەکو کورد نەهێڵانی کێشە و گرفتەکانی خۆمان و کارکردن بۆ ئەوەی هەمومان بە پێر ئەم ئامانجە پیرۆزە و گەورەیە کە ڕیفراندۆمە و لە کۆتایی ڕیفراندۆمیشدا یا لە نەتیجەی ڕیفراندۆمیشدا بەرەو سەربەخۆیی ئەم وڵاتەیە من پێم وایە هەموو قۆناغەکانی تێکوشانی بزاوی ڕزگاری خازی کوردی لە دەستپێکەوە دەها ساڵ پێش ئێستا و تاکو ئێستا و هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان هەمویان تێیان کۆشاوە بۆ ئەم وەزعە ئەم بارودۆخە کە ئێستا وەزعی سربەخۆیە ڕێفراندۆمە لە کوردستاندا هەموو تێکۆشانەکان بۆ ئەم ڕۆژە بووە بۆ ئەم کاتژمێرە بووە داواکاریشین کە هەمومان پێکەوە بەبێ ئەوەی کە بیر لە جیاوازیەکانی خۆمان بکەین بیر لە گرفتەکانی نێوخۆیی خۆمان بکەین جیاوازی لە نێوان ئێمەدا هەیە هیچ گومانێک تێدا نییە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان هەر یەک بە بیرێک بە ئایدۆلۆژیایەک بە فەلسەفەیەک کاری کردووە و خەبات و تێکوشانی هەبووە لە هەموو قۆناغەکانی تێکوشاندا و تاکو ئێستاش بەڵام ئەبێ ئەم بیر و باوەرە جیاوازیانە یان جیاوازی خودی جیاوازی نەبێتە هۆکارێک بۆ لاوازبوونی ناوماڵی ئێمە بە پێچەوانە جیاوازی یەکێکە لە نیعمەتە گەورەکان کە خوای گەورە بە مرۆڤی بەخشیوە بە درێژایی مێژووە تاکو ئێستا ئەگەر ئەم جیاوازیە نەباوە تاقیکردنەوەی مرۆڤ نەبا لە ژیاندا لەوانەیە خوای گەورەش پێویستی بەو هەندە هزار پێغەمبەرەی نەبا کە ڕەوانە بکات بۆ هەموو ئەم دینانە لەسەر ئەم زەوی بۆ مرۆڤایەتی تەنها یەک پێغەمبەری ڕەوانە ئەکرد و هەمومان یەک دین ئەبووین و هیچ جیاوازیەکیش لە ناو ئێمەدا دروست نەبوو بەڵام مرۆڤ بۆ ئەوە دروست بووە کە تەحەدای کاتە سەختەکان بکات مرۆڤ بۆ ئەوە دروست بووە کە هەمیشە لە تاقیکردنەوەدا بێتن ئەم تاقیکردنەوەی کە خوا بە مرۆڤی بەخشیوە و ئەم جیاوازیە کە خوا بە ئێمەی بەخشیوە ئەبێت دەرسێک بێ بە تایبەتی بۆ ئێمەی کورد ئەبینین
کۆمەڵگایەک دروست بووە، ئومەم المتحیدە دروست بووە، سازمانێک دروست بووە، هەموو دەوڵەتان ئەمە 100 ساڵ پێش ئێستا، زیاتر لە 100 ساڵیش پێش ئێستا دەوڵەتان ینی ملەتان دەوڵەت بوونە، سیستمی ژیان و بەڕێوەبەرایەتی خۆیان هەبووە. سایکس بیکۆی ئێمە ئەمە 101 ساڵ بەسەریدا تێپەڕ ئەبێ، تاکو ئێستا ئێمەی کورد لە ژێر چەکمەی فارس و عەرەب و برا تورکەکاندا ئەژین، هەمووی ئەمانە ئێمەش لەگەڵ ئەوان لەم ڕۆقعە جوغرافیەی کە ئێمە تێدا ئەژین شوێنێکە وا هەڵکەوتووە. ئێمە بڕیارمان نەداوە کە لەگەڵ ئەمان بژین، ئەوانیش بڕیاریان نەداوە کە لەگەڵ ئێمە بژین. لە ڕاستیدا ناچارن ئێمە لەم شوێنەدا کە پێکەوە ئەژین ئەبێ تەحملی یەکتر بکەین. ئایا بوو هەموو ئەم بەڕێزانە بۆیان هەبێ لە چوارچێوەی دەوڵەتەکانی خۆیاندا بژین وە سەرفراز بن، بەڵام بۆ ئێمە نەبێ. باشە کاک شێخەتەم، ئەگەر عەفوم بکەی بێگومانە چینە سەر باسی ڕیفراندۆم، ئەمێ ورتر لەسەری بۆستین، بەڵام تەوەر بە تەوەر بچین. لە ئێستادا جەنابتان لە سلێمانین، لە سلێمانیە ژین، لە سلێمانی حەزوورتانەیە لەگەڵ هاوڵاتیانی سلێمانی و پارتە سیاسەکانی سلێمانی بەرکەوتنی ڕۆژانەتان هەیە. چەند گرنگە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بگەن بە ڕێکەوتنێک و ڕێکەوتنەکەش لە پێناو بەرژەوەندی حزبی و تاکە کەسی نەبێ، لە پێناو سەربەخۆیی کوردستاندا بێت. من پێم وایە بڕیارەکانی پارتی هەڵوێستەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم ماوەی ڕابردوودا هەموو نیشاندەری ئەو بابەتەن کە پارتی بە درێژایی مێژۆی خۆی خەمخۆری کێشە ڕەوایەکانی ئەم ملەتە بووە. لەم سەردەمەشدا کە لەلایەن هەموو حیزبەکانی کوردستانەوە بڕیار درا 25 مانگی نۆ ڕیفراندۆم تێدا بکرێ، بەداخەوە جارێکی تریش ئەڵێن بەداخەوە تەنها ئەم دوو حیزبە لەم دانیشتنەدا غایب بوون، ئەویش کە جەنابەت ناوی ئەوانت هێنا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی، هۆکارەکانی غایب بوونیشیان لە دەستی خۆیانە و ئەگەر ڕوونکردنەوەش هەبێ خۆیان لەسەر ئەم بابەتە ڕوونکردنەوە ئەدەن و پێویستی بە من ناکات من بچم بۆ ناو ئەم بابەتە، بەڵام تەمەنامان ئەکرد کە ئەم دوو حیزبەش لە دەرەوەی ئەو دانیشتنا نەبانەوە، ئەم دوو حیزبەش لەو دانیشتنادا بەشداریان کردبە. ئەم بڕیارە کە درا لەلایەن هەموو حیزبەکانی کوردستانەوە بڕیاری ئەوانیش بەشداربانە لەم بڕیارەدا، بەڵام بە هەر حاڵ لەو ڕۆژەوە و تاکو ئێستا چ جەنابی سەرۆک وەڕێبەری نەتەوەیی ملەتی کورد ڕێزدار مەسعود بارزانی کە ئەم بڕیارە درا لەگەڵ هەموو حیزبەکان و داوای کرد کە ڕۆژێک دیار بکرێ بۆ ئەم ڕیفراندۆمە. بۆ ئەوە بوو دیارکردنی 25 تەنها بڕیارێک نەبوو، دیارکردنی ئەم مێژوویە تەنها دیارکردنی ئەم مێژوویە لە خودی خۆیدا لە دەها بڕیاری سەرەکی گەورەتر بوو. بابەتێک بوو کە ئێمە ئەمانەوێت لە فلان ڕۆژدا شتێک بڵێن، وەڵامێک بدەینەوە، نەهێڵین چیتر لە بندەستی زوڵم و زۆرداریدا ئێمە بژین. ئەم وەڵامە دیارکردنی ئەم مێژوویە خۆی هەروەکو گوتم لەرزاندنێک هژیانێک لە دەڤەرەکەدا دروست کرد. کاریگەری کەشمان بینیوە و لەسەر ئاستی جیهانیش نەدەوروبەری ئێمە، لەسەر ئاستی دەوڵەتە زلهێزەکانیش نەتەنە ئەم چەند دەوڵەتەی کە ئێمە بەداخەوە لە ناودا پار کراوین، تەقسیم کراوین، دابەش کراوین، لەسەر ئاستی دەوڵەتە گەورەکانی دنیاش لەسەر ئەم بڕیارە ئێمە هەرێمیکن ئەگەر ئیجازە هەبی ئێمە هەرێمیکین هەر ئێعترافیش پێنەکراوین، خۆمان بە خۆمان ئەڵێن لە عێراقێکی فێدرالدا ئەژین، تەنها ئێمەی کوردیش عێراق بە فێدرال ئەزانین. ئەم هەرێمە بچووکە کە ئەم بڕیارەیدا جەنابەت دیتت وەکو ڕاگەیاندرێ کەسێک کە لە ڕاگەیاندندا کار ئەەکەی وەکو سەحەفیەک دیتت کە چ تەسیرێکی هەبوو لەناو هەموو کۆمەلگای دەوروبەری ئێمە و دەرەوە و ئەوروپا و ئەمریکا و ڕووسیاش. یعنی لێرەدا
من عليم جورة دان بيدانانك بو اعترافك بو مظلوميتها بو ظلمي كبدري جاي ميجو ملتي كرد كراوو لكو تايج دا بارتي امبرياري دا وبرياريج دا كلاجيال بزوت نوي قوران همو بابتكان بمرج آماده دانشتن بكاد گفتگو بكاد من بيمايا اما او تاریخ پرشنگداری پارتی دموکراتی کردستانه که بدریجایی میجو کاته که ملتی پیوستی ببریاردان هبیتو لپیناو کرداتی دا قربانی بداد قربانی داوه لپیناو کرداتی دا خوین بداد خوینی داوه لپیناو کرداتی دا آواره ببه مالویران ببه در ببه جارک بو ترکیه سیجار بو ایران بو جنوب عراق بو حبس و زندانکانی بصره و بغدا و کربلا و حله و نجف و شوینکانی تر بارزان و ام پارتته دا آواره ببه همیشه بریاری دا و آماده خوی لناو بباد ام جارش که ام بریاری دا ابی لگل همو حزب لانه سیاسی کردستان و حوال و دوست و براکان من آجد ببینه و بو چون که شتیکی برزی کرداتی شتیکی گوری کرداتی لپیش همو مانه اویش او روژی سر بخوی پارتی دموکراتی کردستان جنابتان برپرسێکی باڵای پارتی دموکراتی کوردستانن و بەرپرسی یەکەمن لە سنووری سلێمانی و بێگومان پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیانجی بە شێوەیەک لە شێوەکان پارتی دموکراتی کوردستان ئامادەیە هەموو شتێک بکات بۆی هەموو لایەنەکان بێنە ناو بازنەی ڕیفراندۆمە و ئاشتەواییتەوە لە نێوان لایەنەکانە بێتەکایەوە من گومانم نییە هەروەکو گوتم هەمیشە قوربانیمان داوە ئێستاش ئامادەین هەر ناوێک لەسەر ئەم هەڵوێستەی پارتیدا بنرێت قبولمانە تحملیش ئەکەین تەنها خەونە گەورەکەی ئەم ملەتە لە نەتیجەی ئەم ڕیفراندۆمە بێتەتی باش وەکو من سەیری کتێبەکانم کرد بەر لەوەی بەرنامەکە دەست پێ بکەین بەشێکی باشی ئەم کتێبانە کە هەندێکی لە بینەرەوە دیارە و هەندێکشی لە بینەرەوە دیار نییە تاریخی و مێژووین بە شارەزایی خۆت لە مێژوو و بە ئەزمموی خۆت لە بواری سیاسەتەوەکو سیاسیەکی مخەزرم ئەوترێت پرسی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان پرسێکی جددی نییە منیش ئەمێ وەڵامی ئەو پرسیارم بدەیتەوە وەکو ڕاگەیاندن کاری من پرسیارێکم لا دروست بووە ئەگەر پرسەکە جددی نییە بۆچی ئێران حکوومەتی عێراق تورکیا وڵاتانی دیکە شاتوونەتە سەرخەت و ئەڵێن نابێ بکرێ ئایا ئەمە مانای ئەوەیە کە ئەوان ئەترسن لەوەی کە دەوڵەتێک لێرە دروست بێ بەناوی دەوڵەتی کوردستانەوە قسە لەسەر جددیەتی پرسەکە بکەیت ئەوەی کە ئەڵێ جددی نییە من وا ناڵێم ینی ڕایەکەیە وا ئەڵێ ئەمە لەوانەیە هەندێک جار لەناو خودی خۆماندا گوێبیستی ئەم بابەتە ببین لە دەرەوە ئەم بابەتە بابەتێکی جددیە و زۆر بە جددیش وەرگیراوە ئەگەر جددی نییە بۆ هەمسایەکانی ئێمە جیرانەکانی ئێمە دێنە سەرخەت و ئەڵێن کوردستان هەڵائەکات ئەگەر جددی نییە بۆ هەندێک لەم لایەنە بەڕێزانە دێن هەڕەشە لە ئێمە ئەکان ئێمە تەنها ئەمە ئەڵێن ئێمە داوای شتێکمان کردووە ئەوی ژیانێکی سەرفیرازە با بەز بێ بەم شێوەیە زوڵم و غەدر لە کورد بکرێ ئێمە داوای شتێکی ترمان نەکردووە بوو نمونە من دێمە سەر ئەم مەقتەعە دەوڵەتانی ئیسلامی بە تێکڕایی و دەوڵەتانی عەرەبیش بە تایبەت بیست و ئەو هەندە دەوڵەتی عەرەبی و دەوڵەتە ئیسلامیەکانیش هەمیشە لەسەر دەوڵەتی ئیسرائیل قسەیەکیان هەیە و ئەڵێن ئیسرائیل داگیرکەری خاکمانە من حەقم لەم بابەتە نییە ئایا ئیسرائیل خاکی کەسی داگیر کردووە یان خاکی خۆیانە یان بەڕاز داگیرکەرن ئەمە بابەتێکە مەتروکە بۆ مێژوو بۆ جەدەلێکی مێژووی زۆری لەسەر ئەوانەی کە تەحقیق ئەکەن لەم بابەتانە بەڵام گلەی هەموو ئەمانە ئەمەیە کە بەڵێ ئیسرائیل داگیرکەری خاکێکە خاکی دەوڵەتی عەرەبی خاکی ئیسلامیەکان ئەڵێن خاکی ئیسلام بەڕێزان ئەم دەوڵەتانەی کە ئێمەش ئیجبارەن لە ناویاندا تەقسیم کراوین ئایا ئێوەی بەڕێزیش داگیرکەری خاکی
ملتێک نین بە ناوی ملەتی کورد ئایا ئێوەش داگیرکەری خاکی ملەتێک نین کە لە دیندا برایە لەگەڵ ئێوە مسلمانە زۆربەی هەرە زۆری کورد مسلمانە ئەدیانی تریش تێدا هەیە و نەتەواکانی تریش لە کوردستاندا ئەژین بەڵام زۆربەی زۆریان مسلمانن ئایا بۆ ئەم مسلمانانە شتێک بەڕەوا نابینن هەموو شتێک بۆ ئێوە ڕەوایە و ئەتوانن دەوڵەت بن و ئەتوانن ئاڵای خۆتان هەبێت و ئەتوانن لەژێر سێبەری ئەم ئاڵایە بژین و مناڵەکانتان بە ڤیانی خاک و وڵات پەروەردە بکەن و بەڵام بۆ ئێمە نییە دێنە سەر هەڕەشە من ئێرەیە جێگای پرسیار ئەمە حەقی خۆمانە و ئێمە بەرگری لەم حەقە ئەکەین ئەم بابەتە ئەگەر بگاتە شوێنێکیش من گوێبیستی وتاری جەنابی سەرۆک بووم لە یەکەتی ئەوروپا کە ئەڵێ سەربەخۆی کوردستان کۆتایی بە شەڕەکان دێنێ شەڕ نامێنێ لەم دەڤەرەدا بەرەو ئارامی ئەچین لە ڕاستیدا مانا و جەوهەرەکەی هەر ئەمەیە شتێکی تر نییە بەڵام لە کاتی سەربەخۆی کوردستاندا ئەگەر بڕیار بێ هێرشێک مەترسیەک تەهدیدی ئەم بەشەی باشووری کوردستان بکات و بڕیار بێ کورد خوێنێک بدات ئێمە خوێن بۆ سەربەخۆیی ئەدەین جارێکی تر بۆ هیچ شتێکی تر خوێن نادەین خوێن بۆ سەربەخۆیی ئەم وڵاتە و ئەم خاکە ئەدەین ئومێدواریشین نەگاتە ئەم شوێنانەی کە هیچ وەختێک ئەم دەوڵەتانە لە بەرامبەر خواست و ویستی ئەم ملەتە ڕابوەستن هاتوون دوژمناتیان کردووە کیمیا باران کراین لە حەلەبجە و لە شوێنەکانی تر ئەنفال کراین لە یەک ئەمەلیاتدا 182,000 لە شوێنێکی تر 8,000 بارزانی لە شوێنێکی تر 5,000 فەیلی یعنی نزیکی 200,000 ئەنفالماندا زیاتر لە 4,000 لە گوندەکانی ئێمە سوتێنران وێران کران لەگەڵ خان یەکسان کران بەڵام ئێستا ژیانەوەیەکی تر لە کوردستاندا هەیە هەرچی بکەن ڕۆژێک دێ جارێکی تر ئەم ملەتە بەرەو سەرفرازی و سەربەخۆی خۆی کاکشەنگاوێنێت بۆی بیرم نەچێتەوە یەکێک لەو پرسیارانی لە فەیسبوک بۆ مناتە بوو داوا کرابوو لە جەنابتی بکەم ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان داوای لە بزوتنەوەی گۆڕان کردووە بۆ کۆبوونەوە پێم خۆشە زیاتر بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە وەڵامی فەرمی بزوتنەوەی گۆڕان سەبارەت بۆ داواکاریەوە ئەوەی تا ئەو شوێنەی کە من لێ ئاگادارم بزوتنەوەی گۆڕانیش ئەعلانیان کردووە ئەگەر پارتی یەک هەنگاو بێ بەرەو پێش بێت ئێمە دوو هەنگاو بەرەو پێش دێین و تەنها داوای کاتیان کردبوو لەبەر هەڵبژاردنی ڕێخەر و کوچی دوای خاڵێ خۆش بۆ نوشێروان مستەفا و پێویستیان بەوە هەبوو کە سیستمی حیزبەتی خۆیان دووبارە هەڵبژاردنێک بکەن و ئەم ڕۆژانەش دیار بوو دوێنێ و پێرە و ئەم ڕۆژ لەوانەیە یەک دو ڕۆژی داهاتوشدا مەشغولی ئەم کارە بن و داوای مولەتیان کردووە کە تاکو سیستمێک بۆ خۆماندا بنین و بتوانین وەکو ستافێکی دیارکرا و لە هەیکەلیەتی حیزبی خۆیاندا ڕێکخستنی خۆیاندا بین بۆ دانوستاندن ئەمەش شتێکی ڕەوایە و کەواتە لە دوای هەڵبژاردننی کە بڕواوایە لە 25 ئەم مانگە ڕێخەری گشتی بزوتنەوەکە هەڵبژێرێت لە دوایەوە هاوڵاتیان چاوەڕێی کۆبوونەوە بن لە نێوان پارتی و گۆڕان ئەگەر هیچ خەلەلێک دروست نەبێ لە بەرنامەکانی ئەم برا بەڕێزانەدا ئەبێ وابێ هەروەکو جەنابەت ئەڵێ باشە بەنسبەت ڕیفراندۆمەوە هەر لەسەر و پرسە مەبەستمە قسە لەسەر دوو تەوەری تر بکەین یەک بژێوی هاوڵاتیان دوو کاراکردنەوەی پەرلەمان بۆچی بژێوی هاوڵاتیانم پێشخستۆ لە زۆربەی بەرپرسی پارتە سیاسەکان و کەسانی چاودێرم پرسیوە وتومە کامیان لە پێشترە کاراکردنەوەی پەرلەمانیا بژێوی هاوڵاتیان ئەڵێن بژێوی هاوڵاتیان باشە لە وردە مناقەشەیەکی پێش بەرنامەکەش ئاماژەت بەوەدا کە بژێوی هاوڵاتیان زۆر گرنگە لە ئێستادا بژێوی چاکردنی بژێوی هاوڵاتیان چاکردنی موچە چاکردنی خزمەتگوزاریەکان ڕۆڵی ئەرێنی ئەبێت لە سەرخستنی ڕیفراندۆم ئەم بابەتێکی گرنگە من لێرە بەم شێوەیە ئەچم بۆ ئەم بابەتە و ئەم خولەکێکە کەمترە زیاترە لەسەر ئەم بابەتە ئەدوێم من وەکو ئەدهەم بارزانی لەسەر ئەم بابەتە ئەدوێم بێ ئەوەی کە
منش مەبەستم بوو هەر بزانم وەکو هاوڵاتیە کە مەسئولێک بم لە مەسئولەکانی بزاوی ڕزگاری خوازی کورد و یا پارتی دموکراتی کوردستانیش وەکو ئەدهەم من قسەی خۆم ئەکەم بەڕاستی ئەم بارودۆخە گرانە کە کەوتوتە سەرشانی هاوڵاتیان لە هەموو شوێنەکانی کوردستان لە زاخۆی دەلال بگرە تاکو ئەچین بۆ هەڵەبجەی شەهید هەموو کوردستان بە تێکڕایی لە بارودۆخێکی نالەباری ژیاندا ئەژی ئەم وەزعە پێویستی بە چارەسەرکردن هەیە پێویستی بەوە هەیە هەموو حیزبە سیاسیەکان هەمومان پێکەوە پێش ئەوەی باسی گرفتەکان و ململانە سیاسیەکانی خۆمان بکەین بچین بۆ ئەم بابەتانە کە بڵێن کێ چه ئیمتیازێک وەرئەگرێ یان چۆن بابەتەکان کارا ئەکەین هەمومان هاتوین و یەک دروشمان هەبووە بە درێژی ئای مێژوو تاکو ئێستا ئەڵێن ئێمە خزمەتکاری ئەم ملەتەین و هاتوین خزمەت بەم ملەتە بکەین ئایا خزمەتکردن بە ملەتە بەم شێوەیە ئەبێ ئایا بەم شێوەیە ئەکرێت خزمەت بەم ملەتە بکەین ئەبێ هەمومان چونکە کە ئەڵێم هەمومان ئێمە هەمومان بەشدارین لە حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان 5 وەزیری هەیە لە کابینەی هەشتەمی حکوومەتدا یەکەتی نیشتیمانی کوردستانیش 5 وەزیریان هەیە برایانی گۆڕانی دووسێ یا سێ چوار وەزیر ئەگەر بە هەڵەدا نەچوو بم هەیان بوو هەروەها یەکگرتو و کۆمەڵی ئیسلامیش وەزیریان هەیە لەم کابینەدا یعنی بێ ئەوەی ئێمە بین مەسئولیەتی ئەمە مەسئولیەت بخەینە سەرشانی ئەو حیزب و ئەو حیزبیتر هەمومان بە حیزبەکەی منیشەوە کە من ئەندامێکی سەرکردایەتی ئەم حیزبەم بە حیزبەکەی منیشەوە من ئەڵێم وەکو ئەدهەم بارزانی ئەڵێم ئەبێ بێجگە لە بابەتی خزمەتکردنی ئەم ملەتە شتێکی تر لە بەرنامەکانی ئێمەدا نەبێ سەیری بابەتی کەهرەبا بکە ئێمە لێرە دانیشتوین ئەم نیو سەعاتە کە هەرەبا نەپڕچرا بۆ چونکە ماتۆرێکماندانە بۆ ئەوەی بتوانین ئەم چاوپێکەوتنە ئەنجام بدەین لە شوێنەکانی تر لە هەموو کون و قوشبنی ئەم کوردستانە لەم گەرمایەدا بابەتی کەهرەبا بابەتێکی گرنگە لە شاری سلەیمانی دام بابەتی ئاو یەکێکە لە بابەتەکانی هەرە گرنگی شاری سلەیمانی کە خەڵکیش ئەم شارە خۆشەویستە لە دەستی ئەم بابەتە ئەناڵێنێ لە زۆر شوێن لە زۆر جادەکان 6 ڕۆژ جارێک 4 ڕۆژ جارێک ئاو دێت بۆ ماڵەکان تاکو ئەویش مزەخە هەیە کە هەرەبا هەیە سەر بکەوێتە سەربان بۆ سەرتانکی تانکەکان پڕ ئەکرێن پڕ ناکرێت ینی کاتە پەیامی تۆ وەکو شخصی خۆت بۆ حکوومەت ینی موچەش لێرەدا یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی ئێمە ئەمە قوتی خەلکێکە ئەبووە هەمومان هاوکاری یەکتر بین لەم بابەتە بین چارەسەری ئەم بابەتانە بکەین هیچ گومانێک تێدا نییە ئەگەر چارەسەری ئەم بابەتانە نەکرێت و لە پێش چاوی کامێرەکانی ئێوەی بەڕێز وەکو کانالی 24 ئەڵێم هەر کاتێک چارەسەری ئەم بابەتانە کرا هەمومان بە دەنگێکی بەهێزترەوە بۆ چونکە دەنگی ملت لە پشت حیزبە سیاسیەکان ئەبێ بە دەنگێکی بەهێزترەوە بەرەو ڕیفراندۆم ئەچین بە دەنگێکی بەهێزترەوە بە ژمارە دەرسەدێکی هەرە بڵندەوە دەنگی بەڵێ بۆ ڕیفراندۆم ئەبێ بەڵام کاتێک کە مرۆڤ ژیانی نەما لەوانەیە بڕیارێکی تریش بدات کەواتە چاکردنی ڕۆڵی ئیجابیە ینی حقیقەتەن هەندێک لەم بابەتانە پەیوەستن بە ژیانی مرۆڤ نە مناڵەکانم کاتێک کە مناڵێک ئەبینم لە گەرما ئەناڵێنێ کاتێک کە مناڵێک ئەبێنم باوک نەتوانێت شتێک بکات ینی ئەمە تەسیر لەسەر دەرونی مرۆڤ دروست ئەکات ئەمە ئەرکی هەموومانە کە بەرەو چارەسەرکردنیان بابەتە دوو دقیقەمان ماوە منیش دوو پرسیارم ماوە بڕئی شێخ ئەتەم بارزانی لەسەر کاراکردنەوەی پەرلەمان چییە لێ خولەکە وەڵام بیتەوە سپاس دەکەم ئومێدوارم ئەو بڕیارەی کە دراوە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوەش و بە زووترین کات پەرلەمان کارا بکرێ هەمووشمان دان بەوە دائنین کە پەرلەمان هەمیشە مەزهری یاسا و سەربڵندی و سەرفرازی ملەتێک لە پەرلەوانەوە دیار ئەکەوێت چەند ئازادە و یا بە پێچەوانەش
پارتی بڕیاری داوە و لەگەڵانەکانی تریش قسەیان کردووە و ئینشاءالله لە ماوەیەکی کەمدا پەرلەمان بەرەو کارەبوون ئەچێت و هەموو بابەتەکان وەکو خۆی ئەگەڕێتەوە. کۆتا پرسیارم جەنابتان سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانن لە سلێمانی هەڵەبجە. ئیقبالی هاوڵاتیان ئێوە بەرکەوتنتان هەیە لە ڕۆژانە لەگەڵ هاوڵاتیان لە سنووری سلێمانی و هەڵەبجە سەبارەت بە پرسی ڕیفراندۆم چۆنە؟ تا چەندە پرسیان بەرلاوە گرنگە تا چەندە ئامادەن سەری بخەن؟ من هەفتەی ڕابردوش لە ڕاگەیاندندا لەسەر ئەم بابەتە قسەیەکم کردووە و لە لای ئێوەی بەڕێزیش بە کورتی لەبەر نەبوونی کاتیشتان ئەڵێم ئەگەر لە هەندێک شوێنی کوردستان لی بترسین کە دەنگی بەڵێ دەرسەدەکەی نزم بێ بەڵام من بەدڵنیاییەوە ئەڵێم دەنگی بەڵێ لە سلەیمانی زۆر بەرزیش ئەبێ شارێکە قوربانی داوە شاری تێکوشانە شاری تەنها لە سلێمانی یا لە تەواوی سنوورەکە هەموو سنوورەکە شاری شوێنێکە کە قوربانی گەورە لێ درەوە بە درێژای مێژوو و شاری و پایتەختی ڕەوشەمبیریشە ئەم ملەتە لەو سنوورەدا هیچ کاتێک دەنگی نادات بۆ ئەوەی هەمیشە لەژێر دەستی فلان و فلاندا بژی بەڵکو دەنگی بەڵێ ئەدات بۆ ئەوەی هەمیشە بەسەربەرزی بژی ئەمە بۆ چۆنی منە لەسەر ئەو سنوورە و بە تایبەتی شاری سلەیمانی و هەروە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و شوێنەکانی تریش. بەڵێ کاک شێخ ئەدهەم بارزانی سەرۆکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن. سپاس بۆی وەج بینەرانی ئەزیز ئەوەی گوێتان لێ بوو ئەوەی بینیتان گفتوگۆیەکی تایبەت بوو لەگەڵ کاک شێخ ئەدهەم بارزانی سەبارەت بە تەواوی پرسە سیاسیە و ژیاریە هەنووکەیەکانی هەرێمی کوردستان. سپاس بۆ هاوکارانم لە شاری هەولێر و لە شاری سلێمانی تا بەرنامەیەکی دیکە ڕێزی یادگارفایە قبول بکەن بەخوای گەورەتان ئەسپێرم. ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت. خواتان